سڵاوتان لێبێت لەم ڤیدیۆیەدا باز لە بەکارهێنانی قەترەی چاو دەکەین بە شێوازێکی زانستی. سەرەتا پێش بەکارهێنانی هەر دەرمانێک پێویستە دەستەکانت بە جوانی بە ئاو و سابوون بشۆیت. پاشان چاوەکانت بە ئاوێکی پاک بشۆ یاخود بە ئاوێک کە گەرم کرابێت و پاشان سارد کرابێتەوە. دڵنیا بەرەوە لەوەی کە چاوت هیچ پیسی و دەردراوێکی تێدا نیە. بۆ ئەو کەسانەی کە عەدەسە بەکارهێنن پێویستە پێش بەکارهێنانی قەترەی چاو عەدەسەکە لە چاویان دەربهێنن. بە شێوەیەک دابنیشەیان پاڵ بکەوە کە سەرت ڕووی بۆ سەرەوە بێت. پێش بەکارهێنانی قەترەکە ڕابوەشێنە. ئەگەر هات و قەترەکە لە ناو ساردکەرەوەدا هەڵگیرا بوو بۆ ماوەیە قەترەکە لە ناو لەپی دەستتدا بهێڵەرەوە هەتا پلەی گەرمیەکەی لە پلەی گەرمی جەستەت نزیک بێتەوە. پاشان بە پەنجەی دەستت بە هێواشی پێڵی خوارەوەی چاوت ڕابکێشە هەتا بۆشاییەک دروست ببێت. پاشان سەیری سەرەوە بکە، قەترەکە لە چاوت نزیک بکەرەوە، قەترەکە بکەرە بۆشایی نێوان گلێنە و پێڵی چاوت. پاشان بە هێواشی ڕووبکەرە خوارەوە بۆ ماوەی 2 بۆ 3 خولەک چاوت دابخە، هەروەها لە ماوەیەدا چاوت مەخورێنەوە هەڵی مەگوڵۆفە. پاشان بۆ ماوەی 1 بۆ 2 خولەک پەستانێکی کەم خەرە سەر گۆشەی چاوت لە سوچی لای لوتەوە بۆ ئەوەی ڕێگە نەدەی قەترەکە بچێتە ناو قورکتەوە. پاشان سەری قەترەکە دابخەرەوە و دووبارە دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. قەترەی چاو بەگشتی پاشکردنەوەی نابێت لە 4 هەفتە زیاتر بەکار بهێنرێت. و بۆ دڵنیابوونەوە لەمەش پێویستە ڕاوێژ بە پزیشکی دەرمانساز بکرێت. پێویستە قەترەی چاو لە شوێنی فێنک یان لە دەرگای سەلاجەدا هەڵبگیرێت. ئەگەر هات و لە یەک کاتدا چەند قەترەیەکی جیاوازت هەبوو ئەوە پێویستە ماوەی نێوان بەکارهێنانیان 5 بۆ 10 خولەک بێت بە گوێرەی جۆری قەترەکان. و ئەگەر هات و لە هەمان کاتدا مەڵحەمی چاو و قەترەی چاوت هەبوو ئەوە پێویستە سەرەتا قەترەکە بەکاربهێنین، دوای 5 خولەک ئینجا مەڵحەمەکە بەکاردێنی. ئەگەر دوو قەترەت هەبوو کە یەکیان چاوتی دەکزاندەوە ئەوە دەتوانین ئەو قەتریان لە کۆتاییدا بەکاربهێنی. ئەگەر هات و قەترەکە لە جۆری سەسپێنشن بوو یان بۆ ماوەیەکی زۆر کاری دەکرد ئەوە دەتوانین ئەو قەترەیە لە کۆتاییدا بەکاربهێنی. و بۆ دڵنیابوونەوە لەمەش پێویستە ڕاوێژ بە پزیشکی دەرمانساز بکەیت. وەک پێشتر ئاماژەمان پێدا ئەو کەسانەی کە عەدەسەی چاو بەکارهێنن پێویستە عەدەسەکە دەربهێنن و دوای بەکارهێنانی قەترەکە بە 15 خولەک عەدەسەکە بکەنەوە چاویان. بۆ ئەو کەسانەی کە کێشەی دەماری ملیان هەیە و ناتوانن سەر هەڵبڕن وا باشترە بە پاڵکەوتنەوە قەترە بەکاربهێنن. بەپێی چەند توێژینەوەیەک لە کاتی بەکارهێنانی قەترەی چاو بۆ کەسانی بەتەمەن یاخود ئەو کەسانی کە مناڵن و ناتوانن چاویان بەکراوەی بهێڵنەوە پێویستە بەم شێوەیە قەترەکە بەکاربهێنن. داوا لە نەخۆشەکە بکە کە پاڵ بکەوێت. پاشان قەترەکە بکەرە سوچی چاو کە لە لوتەوە نزیکترە. پاشان داوا لە نەخۆشەکە بکە کە بە هێواشی چاوی بکاتەوە و بە هێواشی چاوی دابخات. سمارت وەرچەرخانە.